ئەوە چارەنووسی هەموو دز و گەندەڵەکانە ببینە شەفغەنی چۆن ڕادەکات ئایلۆ ئەو ڕۆژەی بنەماڵەی جەلالی و مەلایی ببینی ناوان ڕادەکەن دڵنیابن زوو بیان درەک چارەنووسان هەر ئەوەیە دەدەستنە چێندەر قورتان بەسەری ئەوەندەتان دزی و گەندەڵی کردیە لە هیچ شوێنێکی واستان لێ ناین خەڵکی کوردستانی شێزەکی تاریکی وەکو تاڵیبان نییە دنیا پشتگیری نەکە بەڵام زوویە درەنگ چارەنووسی هەموو دز و گەندەڵەکانەوەیە ببینن چۆن بە من شۆڕی دڵنیا من ڕۆژێک دادێ ئاوە مەسعود و ئەولادەکانی جەلال تاڵەبانی هەمیان بە من شۆڕی دەبینین ئەو جەلۆ سەگەکانیشیان ئەوانەی بەردەوام خەڵکی ئەزیەت دەدەن ئەنگۆچیەوە دەچن قڕ بە سەرینە مەسوولەکانتان ئاوا هەردێن ئەنگۆ بە دەستیمە بەجێ دێڵن قڕتان بەسەری ئەوە یەک شەقی لە یەک خەڵکی دابیتن یەک دزی کردبی هەمووتان پێدەکەوتەوە ئەوجا واز لە خەڵک بینن لە ئێستاوە بەرگری لەو دز و گەندەڵانە مەکەن چکە ڕۆژێک دادێ وەکو ئەو مڵشۆڕەی ئەو ئەشرەف غەنیەی ئاوا هەردێن بەجێتان دێڵن قورتان بەسەری هەموو ئەوان کە ئێستا لە کابول کەتینە بەدەستی هێزەکی تاریکی خەڵکی کوردستان هێزەکی تاریک نییە ئەو دەمای چیەوە دەچن مەسوولەکانتان هەردێن دڵنیا بەدەیان هینینەوە لە هەر شوێنێکی دنیاە بن لە قەفەزی دادگا دایاندانێ بەڵام ئەوەی شەقەچی لە یەک کەسیدایە سوکایەتی بە یەک کەسی کردیە یاخود ئەوەی ئێستا سوکایەتی بە خەڵک دەکەن لە بۆ ئەو دز و گەندەڵانە ئەنگۆ چیەوە دەچن لە گەرمەگەرمەی دەکەونە بەدەست و پێی خەڵکی وەڵا قورتا بەسەری ئەوی شەقەکی هاژبی سار شەقی پێ دەکەوتەوە ئیتر دنیا ئاوایە لە بۆ کەس نابی نە لە بۆ سەدامی بوو نە لە بۆ قەزافی بوو لە بۆ هیتلەری بوو نە لە بۆ موسولینی بوو لە بۆ مەسعود و ئەولادەکانی دەبی قات نابی زوویان درەنگ ئەوە چارەنووسیتیان هەر دەبی ببینن چیەوە دەچن ئەوجا کاچی بەڵتەچی کاچی قەڵەمفرۆش کاچی شەقوەشێن ئەوەتان لە بەرچاوبی ڕۆژێک دادێ مەسوولەکانتان هەردێن ئەنگۆ دەکەونە بەدەستی خەڵکی بۆیە لە ئێستاوە نەبەرگریان لێ بکە نەبەڵتەچیاتیان لۆ بکە نە بە شانێواڵیشیاندا هەڵبرێ ئیشاڵڵا نامرین بە تەمەنی خۆمان دەبینین مەسعود و ئەولادەکانی لە دادگای گەل دەبن شێروانی و هاوڕێکان دەبی ئەوان بێن دادگایان بکە ئەوانە پاڵەوانی ڕاستەقینەی گەلن نەک بنەماڵەی جەلالی و مەلایی کە فەرهودی سەرخان و ژێرخانی مایەگە 30 ساڵە هەموو شتێکمان دەدزن ئیتر ئەوە چارەنووسەکەیان دەبی بەڵام ئێستا بارودۆخەکە بۆوان گونجاوە بە کەیف خۆیان دەکوژن تیرۆر دەکەن دەدزن هەموو شتێک دەکەن بەڵام زوویە درەنگ ئاوە چارەنووسیتی قڕت بەسەری مەسعود دەستێ چێندەر پاڤڵ و لاهور دەستنە چێندەر مەسروڕی تیرۆرست دەچێ چێندەر ئەولادەکانی تری مەسعود بارزانی دەستنە چێندەر قورتان بەسەری دەکەونە بەردەست و پێی خەڵکی بەڵام زوویان درەنجی مایە ئیشاڵە خەڵکی مەش بە ئاگا دێتەوە خۆی ڕێک دەخاتن لە ژێردەستی ئەم چەتەیانەی کوردایەتی بە ناوی کوردایەتی 30 ساڵە چەتایەتی لەسەر شانیمە لەسەر ئەو خەڵکەی دەکەن سەرخان و ژێرخانی دەدزن ئەوانە دەوڵەت نینە ئەوانە چەتەنە چەتا لە چەتەش کەمترن ینی چەتا ئەندامەکانی خۆی تێر دەکە ئەندامەکانی خۆشتان تێر ناکەن ئەنگۆ چەتەش نینە ینی بە کوردی دەتوانین ناوتان لێ بنین داگیرکەرەی دڵڕەش یعنی ئەوەی پارتی و یەکێتی لە کوردستان دەکا ئەگەر تورکیا داگیرت بکە هەر ئەوەندەت لێ دەکا نەفتەکەت دەدزیتن سەرخان و ژێرخانەکەت وێران دەکا گەنجەکانت
دادگایی دەکە و لە کونجی زیندانیان دەکە ئازادی خوازەکان بەشێکیان تیرۆر دەکا ڕۆژێک عەمیری ئەو وڵات دەبی ڕۆژێک عەمیری ئەو وڵات دەبی ئەو داگیرکردی ڕقە هیچ باکی بەو نیشتیمانە نییە ئینشاڵڵا زوو دەیبینین ئەوانەی لەسەر گەندەڵی بینای زەبەلاعی درۆینیان دروست کردیە و هەمەچی خەیاڵیان لە بۆ خەڵک دروست کردی کە هەتا دەمینێنەوە وەکو ئەشرەف غەنی و دار و دەستەکەی لێدێ ئەوەی خۆی تەسمیر کرد خۆی تەسمیر کرد ئەوجە دەکەوتە بەر ڕەحمەتی تاڵیبان ئەوەی تریش ڕادەکە بەڵام دەیهێنینەوە ئەمە ئەوانیش دێنینەوە وی من زیاتر کاتان ناگرم ئیشاڵڵە زوو ئەو ڕۆژەی دەبینین ئاوا مەسعود بارزانی و بنەماڵی تاڵەبانی بە گەورە و گچکیانەوە پێش ڕناگەڕ ڕابکەن کاتە چی خۆش